بەخێراتی کەناڵەکەتانەکەم زۆر خۆشحاڵم لە کۆنفرانسێکی ئاوایە ئێمە کۆبووینەوە. ئەمڕۆ ساڵڕۆژی شەنگالە، ئەو کارەساتە گەورەی کە بەسەر شەنگالە هاو کارەساتێکی مرۆیی بوو لەسەر جیهانە دەنگدانەوەی هەبوو، چونکە هەوڵی بە جینۆسایدکردنی ئێزیدیان درا لە شەنگال و ئەمە چەندەمین جارە، بۆ جاری یەکەم نییەکەوە هێرشی تارمای داعش پەلاماری خەڵکی ئێمە یا لە شەنگال و بەرەو لە ناوبردننی بردن و کۆمەڵێکی زۆر لە خەڵک تیاچ و زۆربەی خەڵک ئاوارە بوو لەسەر ماڵی خۆی، زۆربەی خەڵک لە شاخەکان خۆی فڕای خوارەوە بۆی دەست داعش نەکەوێت. بەڕاستی کارەساتێکی سەرجەم مێژووی مرۆڤایەتیە هاوشێوەی نەبووە، بۆیە هیوادارین ئەم کۆنفرانسە سەرکەوتن بەدەستبێنێ و ئێزدیان مافی خۆیان بە مافی خۆیان بگەن و ئەو داواکاریانی کە هەیەە بۆیان جێبەجێ بکرێ و گرنگترین لەسەر و هەمووشەوە ئەوەیەکەوە ئەم کەیسە لە نەتەوەی گرتوەکان و لە سەرجەم وڵاتانی جیهانە بکرێ بە کەیسێکی جینۆسایدکردن بەرامبەر بە ئێزدیان و شەنگال. خاڵی دووهەم لەبارەی ژنانەوەیە. ژنان لە هەر چوارپارچەی کوردستانە ڕوبەڕووی تیرۆر و ڕوبەڕووی تونگوتیژی ئەبنەوە، ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە کە ئەچەوسێنرێنەوە بە پەلە دوو سەیرەکرێن. ژنانی شەنگال لەو ژنانە بوون کەوا بەڕاستی کارەساتێکی زۆر گەورە بەتابەتی بەسەر چین و توێژی ژنانە هاو لە شەنگال، چونکە زۆربیان کە کەوتنە دەستی داعش زۆر ئازار دران، زۆر دەستدرێژیان کرایە سەر، زۆر لە ڕووی دەرونی لە ڕووی جەستەیی و ئەزیەت دران و ئازاریان پێگەیشت. ئێمە هیوامان وایە بە تایبەتی ژنان بتوانن پەڕێکی نوێ هەڵبنەوە دەست پێ بکەنەوە بە ژیانی تایبەتی خۆیان و ئەوانشی کە تا ئێستا لەژێر دەستی ئەوانە ماون ڕزگار بن. ئەم ئیرۆ تەلبە حەقی خواکن و ئەم تەلبە حەقی ژنێکن و ئەو ژنا هەتا ڕۆژە ئیرۆ دەستێ هۆڤا دەمایی و ئێزیدیارە نەهاتی ئەم تەلبە حەقی وێ ژنێکن وەگە گوتی ئالیە کوردستان چما زمانی وان کوردی بوو فەرمانە حەلەب چارسەری وان دەهات وان حەق و حقوقی خۆستان چما ئەو یەک دەست بوون ئەو یەک دل بوون وان حەق و حقوقی خواستان و ملەتی ئێزیدی ئیرۆ ئەمژی دگەڕن ئەمژی حەقی خوا بستینن حەقی ژنا ئێزیدی بستینن و ژنا ئێزیدی ئەمزانە هەتان هۆل تعدێدایە و لە عەدابێدایە خوازن ئێزیدی هەمی ببنە یەک دەست دا بکارە من تەلبە حەقی خوا بکن، بکارە من تەلبە تشکی بکن گوتیش فەرمانێ و بەردە بکارە من تەلبە حەقی خوا بکن. ئەمە دخوازن چەند ژن هەمی ڕابن و چەند ئێزیدی هەمی ڕابن تەلبە حەقی خوا بکن و بەلگی ئەم حەقی خوا گوتی ئش دەولەتە عێراقی ئەم دخوازن و ئەمژی پەرچەگەش عێراقینە مەژیبێ ئەم ژیان بگنە لە عێراقیدا ژیانگا خۆش وەگە ئەم ببنە سەرخوا ئەمش خۆ ڕەبن مەژیبێ ئەم ژیان بکە و ئەف دەرێ کۆچبەرە خەڵکی شنگار ڕەڤاگرنە یەکسەر کەچکو و ژنێ دەستێ داعش دەرکەڤن ش فەرمانی و هەتان هۆ هەچێ دەرکەت دەرێ کۆچبەریە ژێ ڕەڤاگرنە ماوێ ئەو کەچکو ژنا ش دەستێ داعش دەرکەتی ئیرۆی ئامادە بێت ئەلڤان متەمەراکی متەمەرێ چێبوو ئەوژی ئامادە بێت بکارە بێت دەنگی خوا بکرد بکارە بێت چ تشتی ش کەچکو ژنا ئێزیدی ڕە بکرد ئەو کەچکو ژن کارت دەنگی خوا بکرد لە متەمەرادا و ئەمژی وەگە ژنێ ئێزیدی چ متەمرا چێبوو ئەمژی خوازن بکەمنەوەی متەمریدا ئەم حەق و حقوقی ژنێ بخوازن وەختی فەرمان هاتی سەرێمە بەری هەمنێ دەست ئاویدا کەچکو ژنێ ئەمژی ڕامنە سەرخوا و ئەمش خۆڕە بکەن مەوێ ژنا ئێزیدیا ئازاد بن گوتی ئەم ئێمایی ئەمش بر فەرمانی خلاصبوونە ئەمش من قەتل عامی خلاصبوونە ئەمە دخوازن ژنا ئێزیدی ئازاد ببێت و ئەم ببنە یەک دەست هەگە ئێزیدی بوونە یەک کارە بن تەلبە حەقی خوا بکەن هەگەم ئێزیدی پەرچە بوون و هەرێکێمە دەرگێدە چۆ ئەم نکارن تەلبە حەقی خوا بکەن ئەگەم ئەلئاخا شنگال دە ژیان کرد ئەم کارن تەلبە حەقی خوا بکەن سەراخا شنگال ئەگەم چۆنەکی دەولەتێ ئەم نکارن تەلبە حەقی خوا بکەن دەولەت کێ ئەم ئیرۆ هەگەر سەر ئاخا شنگال بن ئەم کارن تەلبە حەقی خوا بکەن.